یەکگومان سەردانی مەزاری سەرۆک مام جەلال بۆ ئەوەیە وجدانمان پاکەینەوە، بۆ ئەوەیە لەسەر ئارامگەکەی پەیمان نوێکەینەوە بۆ ئەوەی یەکێتی بپارێزین و کۆنگرەیەکی سەرکەوتوو ببەستین و هەموو ئەو ئەرکانەی ئەرکە مێژوویەکانی یەکێتین سەرەڕێ هەموو کۆسپ و تەگەرە و ناخۆشیەکان ئێمە وا بکەین کە بەردەوام بین لە خەبات تا ئەتوانین دو ئامانجەکانی کە جەنابی مام جەلال هەموو تەمەنی خۆی پێی بەخشی دو ئامانجەکانی مام و یەکێتی و شەهیدەکانمان بەدی بێنین. من و هەواڵ ھێرۆ کۆنترین دوو هەواڵی مام جەلالین لە سەرکردایەتی و مەکتەبی سیاسی ئێستا. هیچ کەسێک لەوانەی کە لە سەرکردایەتین لە مەکتەبی سیاسین لە من و ئەم هەواڵە زیاتر کۆنتر نین لەگەڵی. من لە 76ەوە و هەواڵ هێرۆش لە 78ەوە پێش هەموو دەستەی دامەزرێنەرە گەڕایەوە بە وڵات کە شا هێشتا مزاهرات بوو، هێشتا دۆخێکی نالەبار بوو، ئەو هاتەوە واش هاتەوە کە بمێنێتەوە. هەندێک لە هەواڵانی دەستەی دامەزرێنەر ئەهاتن و ئەگەڕانەوە، ئەم هات مایەوە و بوو بەو هەواڵەی کە ئێستا ئەتوانم بەشێکی زۆری بڵێم شانازیەکانی ئەرشیفی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم هەواڵ هێرۆیەنە بۆ ئێستا ئێمە مێژووی خۆشمانۆکو پێویست نەئەزانی. مام ئێجگار زۆری کردووە و خوێندنەوە مایە کە 50 ساڵی ئایندەش سەرکردەیەکی وا و ڕابەرێکی وا هەڵکەوت و دروست نابێتەوە بۆ ئێمە. بەڵام ئێمەمانانیش یعنی تاقەشت کە ئەهێڵە مام جەلال لە گۆڕە ڕوحی ئاسوود دەبێ، ئەوەیە یەکێتی وا خزمەت بکەین ڕوحی ئەو ئاسوود دەبێ. مام دروشمەکەی لە پێشمەرگایەتیوە تا ئاخر ڕۆژی ژیانی زۆر وازەح بوو، هەموو یەکێتیەک ئەبێ دەست و دەم و داوێن پاک بێ. ئەمە ڕێبازی مام جەلال بوو، وردی کەیتەوە هەر کەسێک دەست و دەم و داوێن پاکە ڕێبازی مام جەلالە، هەر کەسێک دەست و دەم و داوێن پاک نییە بێگومان یان لە ڕێبازی مام جەلال لایداوە یان تێناگەل لە ڕێبازی مام جەلال. بۆیە ئێمەمانان هەواڵە دێرینەکانی جەنابی مام جەلال بە بەردەوامی ئێمە ئەو ڕوحە پاکەی مام جەلال ئەپارێزین و ئەو ڕێبازە پیرۆزەی ئەپارێزین و بێگومانین لە سەرکەوتنی باشتری ئایندەی یەکێتی ئەگەر کۆنگرەیەکی گۆڕانکاری سەرکەوتوو ببەستین.